لە چوارچێوەی بانگەشە بۆ لیستی کۆمەڵی دادگەری کوردستان و ناساندنی کاندیدانی لە بازنەی پارێزگای هەولێر، ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرچاوی قەزاکە ئاهەنگێکی بەڕێوەبەرد. طبعا ئەندامانی کۆمەڵ باوەڕی تەواویان هەیە بە مەسەلەی هەڵبژاردن کە دەزانن پرۆسەیەکی ساسازنووسە زۆر گرینگە و ئەندامانی کۆمەڵ ئەم کارەی بانگەشەی هەڵبژاردن وەکو بەشێک لە عیبادەتی ئەگەن بە ئەرشی سەرشانی خۆیان زانی و بە دڵسۆزن لە کارەکانیاندا. بۆیە ئەم شتە وای کردووە کە ئەندامان بە گڕوتینەوە بە شەو نخوونیەوە مادون ناسانە شەو ڕۆژ تیمەکانیان ئیشەکەن کارەکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە سەردانی مەیدانیەوە بە تەلەفۆنەوە بە هەڵواسینی پۆستەراتی لە کاندیدانەوە لیستەوە. سوپاس بۆ خوای گەورە شەو ڕۆژ خەریکن بەردەوا من وەلێشی بێتاقەت نابێ گوتم کە دەبینین خەڵکانێکن لەسەر ینی بنەمایەکی پووز شەو ڕۆژ ماندوون شەو نخۆنیەکەن دەبێت ئێمە ئەولاترین ئێمە گڕوتیندا زیاتر بین و شەو نخۆنی زیاتر بکەین چکە بوو ئەوە بە ئەرکێشی گرنگ ئەیزانین لە کاری ئیسلامیدا. لە ئاهەنگی سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان لە قەزای خەلیفان، کاندیدانی کۆمەڵ داوایان کرد بۆ نەهێشتنی خۆڕەخکاری دەسەڵاتداران و بەهێزکردنی زیاتری کۆمەڵی دادگەری کار بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری بکەن. خەڵک لە هەرێمی کوردستان زۆر بێکارە، لە بێکاری ڕوو لە وڵاتانی هەندەران دەکاو لە دەریاکاندا دەخنچێ. گرانی کاڵا تەماشە دەکەن شتومەک بەڕاستی لە بازارەکان زۆر گرانە، ئەویش لە ئەنجامی ئەوەی ئەو شەریکاتانەی کە بازرگانی دەکەن یعنی هی لایەنە دەسەڵاتدارەکانن بە ئارزوی خۆیان بینن. بەڕاستی باز دەکرێت کە بازاری ئازاتەیە بەڵام بازاریان تەواو قۆرغ و مۆنۆپۆل کردووە، تەنیا بەرپرسە باڵاکانی خۆیان کە خاوەنی بازرگانی بین المللین خاوەنی ینی شەریکاتی گەورە و زەبەلاحن دەتوانن بازرگانی بکەن. گەڕەوەندە ئیسلامی نەمینن نوێژیش دەکەن عیب، مزگەوت عیب دەبی، حیجاب عیب دەبی، نیقاب عیب دەبی. ئێستا مەکتەب هەیە لە هەولێرێ ثانوی و متەوەستی و ئیعدادی دەرێ نابی تەڵەب نیقابی نیقابم ناوێت بە ئاشکرا وەک چۆن لە فەڕەنسا و ئەو لا ئیملا شتان دەکەن وردە وردە ئەگە هەیبەتی ئیسلامی نەمینی ئەگە هیچ نوێنەرێکمان نەبی ئەوە ڕوودەدا کە دەیبینن وردە وردە. بەڵام ئینشاءڵڵا بە حەول و قووەتی خوای گەورە پاش حەول و قووەتی خوای گەورە بە هیمەتی ئێوە نابێ ئەو شتە بمینی دەبێ ئینشاءڵڵا ئیسلام بە قووەتر بی، مسلمانان بە قووەتر بن، ئەو جەمعە بە قووەتر بی، ئەو جەمعانەکەوی ئەمە مەسئولینە پێش ئێستا ئەگەر شتێک زەعیف بووبی. ئێستا لە سەردەمی مەخوای گەورە لەوەی لەمە لە دەپێستەوە دەڵێ لۆ لێگەڕان کۆمەڵی دادگەری زەعیف بی، بەڵام پاشەوەی ئەمە مردین خوای گەورە لەمە ناپێستەوە، ئی قەدیمیش لەمە ناپێستەوە لۆ زەعیف بوو، بەڵام ئێستا لە ئێمە دەپێستەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە ژێردروشمی لەگەڵتاندا ڕازگۆین بە ژمارەیە کاندیدی شارەزا و بەتوانا بەشداری لە هەڵبژاردننی 11 مانگی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات و داوای پاڵپشتی لە خەڵکی دەنگدەری هەرێمی کوردستان دەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.